ئەتەوەریەکەمان تۆرێکی تەندروستیە باس لە هۆکارەکانی نەزۆکی ئەکەین لە ژناندا و وەروە هۆکارەکانی کاریگەری جگەرە و نێرگەلۆڤی کە ئێستا ئەتوانین بڵێن بە ڕێژەیەکی پاشباوە لە نێو خانمانیش زین کاریگەریەکانی چییە لە سەر ژنان با میوانداری زۆر بەڕێز دکتۆرە ئامانج ڕەحیم زەنگەنە پسپۆڕی نەخۆشیەکان و ژنان و مناڵبوون و نەزۆکی و چاندنی بلووری. دکتۆرە فەرموو. بانی باش سلااو لێبێ بەخێر بێت بانی وەرد سۆرە بەخێر بێت فەرموو بەخێر بێت دکتۆرە دووبارە بەخێر بێت با سەرەتا لە نێرگەلۆڤیپ و هۆکارەکانیەوە دەست پێ بکەین. ئێستا بە ڕێژێکی زۆر باش باوە لە نێو گەنجاندا و بە تایبەتی لە نێو خانمانیش ئەمانە کاریگەریان ئەبێت لە سەرژنان لە کاتی دووگیانیدا هەر لە دووگیانینە هەر بۆ نەزۆکی زۆر دەورێکی زۆری هەیە زۆر جگەرە کێشان ئێمە هەموو جارێ ئاماژەی پێ ئەەکەین کە ئەو گەنجانەی کە جگەرە کێشن کوڕەکان و تۆیان زەعیفە ئەبێ بەخۆی کە زیاتر زەعیفە بێ لەبەرەوەی یەکەم شت کە ئێمە قەداغی لێ ئەەکەین یاڵێن زۆر بێ کەمی کاتەوە جگەرەیە یعنی شتەکە هی ئیمڕۆ نییە و هی ئەم چەند ساڵە نییە کە نێرگەلە زۆر باوە لە ناو کوردستان و ناو گەنجەکانە ئەوە هەر هەبوو کوچگەرە و خانمانیش و کوچگەرە زۆر هەبوو کێشاویتی بەس بە ڕێژەیەکی زۆر کەمتر بووە بەس ئێستا هەستەکەین ڕێژەکە زۆر زیاد بووە و تەئسیری زۆری لەسەر هێلکەی ژن هەیە بە تایبەتی کە زەعیفی بکە و لەگەڵ تۆی پیاوە سپێرم کەوی زەعیفیەکە و بێجگەلەوە کە زۆر تەئسیری شەیە لەسەر دووگیانی ینی ئەو خانمەی کە دووگیانە بە هیچ نوعی قەدەغەیە جگەرە بکێشێ چکە مناڵەکەی زۆر بچووک دەرەچێ خێن بە باشی بۆ مناڵەکەی ناچێ و قەدەغەشە لە شوێنێک بێ کە جگەرە یان نەرگیلەی لێ بکێشێ لەبەرەوە زۆر گرنگە. باشە بە باسێکی نەزۆکی بکەین بەچی ئەوترێن نەزۆک بەچی ئەوترێن نەزۆک وەکەی خانمێک ئێوە بڕیاری لێن کە بەڵێ ئەم خانمە ئەم خاتوونە نەزۆکە وشەی نەزۆکی سەر نەختێک وازمان لێ هێناوە بۆی کە زۆر ئیستا شت هەیە کە ئەمانگەێنێ بە مناڵ بە تایبەتی دوای ئەوەنە ساڵی کە چاندنی بلووری و چەند شتێکی تر هۆرمۆنات دروست بوو کە ئەو ڕێژەی زۆر بۆ کەم کردینەوانەیە بەس ئێستش هەر هەیە کە ئێمە توانین بڵین کە هەتایە ئەم دوو گەنجە ناتوانم مناڵیان ببێت هۆکە کوڕەکەیە هۆکە کچەکەیە یەکێک لەو هۆیانە لەوانش کە زیگماکیە باشە ئەنی بینی کچەکە هیچ عیبی نییە ئەنووک و جسم و هەموو شتێکی ڕێکە بەس ڕەحمی نییە ئەوە لە زیگماکایە بازێکەیە هۆرمۆنێک کە ئەڕژەیە لە پیتوتەریەوە گلاندەوانی زۆرێک بە حاڵەتی ئەوەی کە هێلکەدانی سفر ئەکا یعنی هێلکەدانی وکو تاڵە قژێک لێ ئەکا ئەوانە شەر نەزۆکی ئەوە بەردەوامیە بە هیچ نوعی ناتوانێت مناڵیان ببێ بس بەعزە نەزۆکیەکی تر هەیە کە پارشێڵ پێ ئەڵێن ینی بۆ ڕینە بێ هێلکەی زایبێ ئەوانە دوایی خۆی چاراکرێ بەس ئەوەی کە بە تەواوەتی بێ ئەوەیە لە ژنە کە ڕەحمی نەبێ کە هێلکەدانی نەبێ و لە کوڕیشە کە سفر بێ و بە هیچ ناوێک لە ژوورەوە نەیبێت. باشە کەواتە ئێستا حاڵەتەکان زۆر کەمن کەوەی کە پێی بوترێن نەزۆک بەڵام لە دوای هاوسەرگیریکردن دوای چ کاتێک پێی ئەوترێم کەسە نەزۆکە بەڵێ مناڵی نابێت ئەبێ بە دوچوم بکەین ئێستا مەسەن دوو گەنجیان بۆ لامان ئەڵێن ئێمە ئەوە چەنە هەوڵەیەن بۆیە مناڵمان ببێ ئێمە زۆر پشکنینێکی یەکجار زۆریان بۆ ئەەکەین پشکنینەکان لە بواری هۆرمۆناتە لە بواری سۆنەرە ئیشاعەیە باجاری MRIە کە بۆیان ئەکەن ئینجا پیان ئەڵێن کە ئەمانە بە هیچ شێوەیە مناڵیان نەبێ یان ئەتوانن بە ڕێگەکانی تر مناڵیان زۆر باشە لە خانماندا هەبوونی فرەکیس یاخود وردەکیس تا چەند کاریگەری هەیە بۆ دواکەوتنی دووگیانی یاخود هەر دووگیان بەڵێ هەبوونی کیس وردەکیس وردەکیز ئەوە پۆلیسیستێک ئۆڤەری پێڵن کە ئێستا زۆرە و لە لای ئێمە مەنتەقی شەرق الئەوسەد یەکجار زۆرە ناتوانانی بڵێ 100% تۆکاری بەس خواردن و شێوازی خواردن و ژیان و ئەم فاسفود و ئەوەیە قەڵەویە بازەجاری ئێمە لە زۆر زائیفی شایی بینین کە کچەکە زۆر زائیفە بەس پۆلیسیستێک ئۆڤەری هەیە شتەکە زۆر لای ئێمە هۆیەکی نەزانراوە کە بۆچی پۆلیسیستیک هەیە بەس عیلاجیشی هەیە لەوانەی کە خۆیان زۆر قەڵەون ئەبێ کێشیان داگرن قەلەقی و قەڵەوی زۆر تەسیرەکە لە پۆلیسیستیک ئۆڤەری بەس کچێک پۆلیسیستیک ئۆڤەری بەیانی ئەو هینە ئەوە پێناڵێن نەزۆکە بۆ پێڵێن زۆر احتیمالێک کە هاوسەرگیری کرد درەنگ
سکە لەبەر لەو کچانە کە بە کچێنیش کێن بۆ لای ئێمە و هینەکانیان بۆ ڕێکە خینەوە علاجیانبوونیشن بۆ و شتەکانیان کەم بێ پێشیانڵی کاو سەرگیریت کرد بێ زەحمەت هین مەکە مەنع مەکە لە سەرەتایە پێمان باشە یەکەم جار مەنع نەکە چونکە ئەگەر مەناکە دوای تر بە ڕێگەیەکی زۆر دوور و درێژە ئەڕوات بەزێکێ لە هەرە نەجاحەتی بلووری بۆ ئەو تەکەویسە زۆر باشە بۆوانی کە تەکەویسیان هەیە پێڵێن ڕێزیستەن ئیتر بە چەند ساڵێک ئێمە 5 ساڵێک ئەڕۆین و بە هیچ هۆیەک ناتوانین بە هیچ عیلاجێک دووگیان بێ بلووری چارەسەرە بووی باشە حاڵەتێک هەیە لە دوێ مناڵی یەکەم مناڵی ترینە بێتەوە بم کە ساوترێنە زۆک پێڵێن بەڵێ سەکەندەری ئینفەرتیلیتی پێڵێن بێکێکی بۆ دوو هەمی نابێتەوە بە هیچ ناوەک ئەوانە زۆربیان ئەمە ئەچێتە قاڵبی نەزۆکەوە ئەویشە چێت بازە جارێ بە تاوەتی وەختە نەیبێ یان یا ڕەحمی بە شێوازێکی وا تێکەچێ یا بێ بەهۆی ئەوەی کە شتێکی بۆ کراوە یا ئەوەی کیماویەکی وەرگرتووە کەدانیتر لە ئیش کەوتووە بۆ بەهۆی ئەوەی یا عملیات کراوە و دوای عملیاتەکە نەپۆشی ڕەحمی بێ کالکاوە ئەوە پێڵێن سەکەندەری ئینفەرتیلیتی ئەوانە شەرعینە نەزۆکی پێڵ باشە دکتۆرە بەرەستان پسپۆری نەخۆشیەکانی ژنان و منداڵبوون و نەزۆکین و ئاگادارن لە دۆخی ژنان بە تایبەت با بڵین ئەگەر شاری سلێمانی بە نمونە وەربگرین شاری سلێمانی بە نمونە وەربگرین بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان دۆخی چۆنە لە ڕووی نەزۆکیەوە بە تایبەت لە ژنانە لە جیهانە ئامارێکەیە لە 6 کەسێک بە ژن و پیاوەوە نەزۆکە لە 6 کەسێک نەزۆکە عینێک لەسەر 6 کەسەکان لە جیهانە نەزۆکن بۆ هەرێمی کوردستان چۆنە ئامارە هەمان شتە ڕەبێ کەمتریش بێ ینی ئەو زۆرە نبینین ئێستا زۆر بەدووە ینی لە فێسبووکش تا ئەخوێنەوە زۆر شت دیژە ستایلی ژیانی خۆیان چاک کردووە زوویەن ئەوە زۆر گرنگە هەرچەندە من زۆر دانیشتی تر لە ئینتەرویوە وتومە کە زۆر ضروریە بۆ کچیش پێشەوەی هاوسەرگیریکە ئەبێ بێ پشکنینکە بازە جاریە تووشی بازە شتێکە بێ چار ناکرێ بە هێلکەدانەکانی لا ببرێ لەبەرەوە کە ئێستا خەڵکیەت و کە ڕۆشنبیرترن دایک و باوکەکان بۆ مناڵەکانیان ینی کوڕ بێ بزانن بۆچی ئەم کوڕە باڵق نەبوو تا باشەوەکی ئامارەکە کەمترە لە هەرێمی کوردستان مەتەڵەن هەواڵێکی خۆشە جیاوازە و بڵێن کەمتریش ئەوەی کە ئەیبینین ینی وەکو کە عیلاجمان کردووە نەزۆکی بەو دەرەجە زۆرە نییە کە هەمان بێ بەس هەشە تەبان بەس هەربوونی مناڵ زیاترە باشە باشە بۆرەپەیەوەن شێوازی ژیان دکتۆرە تا چەند کاریگەرە لەوەی کە ژنان و پیاوان و بە تایبەت ژنان کە تەوەرەکەم ڕۆمانەسەر ژنانە تووشی نەزۆکی بن شێوازی ژیان بەگشتی شێوازی زیان تەسیرەکە ئێمە هەموو دەور و پشمان و ئەو جەوەی کە ئیسەتیان کە ئێمە هەموو جار لە خۆمان گوێمان لێ ئەبێت لە هەموو هینەکانەکە هینێکی پاکمان نییە هەوایکی پاکمان نییە ینی شتێکی لە هەواکەمان بە تایبەتی لە عێراقەوە بەرەو خوارەوانێت تا جنوبەوە ئەوانە شتێکێکە لە هۆکارەکان ستایلی ژیان قەڵەوی فاسفود دانیشتن بە زۆری کە ریاضە ناکەن ڕۆشتنیان زۆر نییە زۆربەی وەخت بە دیار مۆبایلەکەیە بە دیار کۆمپیوتەرەکۆ دانیشتووە ئەوانە هەمووی هۆیە بۆ دوایی هەم بۆ قەڵەوی هەم بۆ کە قەڵەوی شەبێت تەسیل هێلکەدانەکە بەنسبەت کچەوە و هەماشت ئێمە جاران هەر ئەڵێن قەڵەوی بۆ ژن بەس قەڵەوی بۆ پیاویش هەماشتا ئەین هەماشتە بۆ دروستکردنی تۆکەی زۆر باشە ئێمە ئێستا بۆ لاتو لە کاتێککە پرۆسی هاوسەرگیری ئەنجام مەدەن کاتێکدا ئەنێم بۆی کاڵە دوای 5 ساڵی تر دوای ئەوەندە ساڵی تر بام ناڵمان هەبێت ئەم ڕێگریە لە دووگیان بوون هۆکار بێت بۆ ئەوەی هەندێکجا بیستمانەڵەوەنە ڕێگری کردو لەوەی کا دووگیان بێت هەر بۆی ئێستا مناڵی نابێت ئەمانە هۆکارن نەبێ بڵین هۆکاری سەرەکی ئەوە بەس من خۆم چونکە زۆر نەزۆکی ئەبین و خۆم پسۆرم لە بواری نەزۆکیە و لە بلووریە پێم خۆش نییە کە ئەم شتە زۆر بێت ینی زۆر 6 مانگ کێشەنی ئەگەر نەیەڵێت بەس کاو سەرگیری کە من ئێمە لەگەڵ ئەوانەیەم کە یەکسەر بیان بێ ئەبینی 5 ساڵ ئەگەر پشکنین کاو بێت و خۆی و مێردەکەی هیچ نەبێ ساڵی جارێ پشکنین بکەن یعنی شتێکمان بۆ دەرەکەوێ پیانەڵین تەواو تۆرە وەختی خەتەرایی ئەبێ مناڵ ببێ بەس ئەگەر نێچێت و پشکنین نەکە من زۆر نەخۆشمان هە بۆ دوای 3-4 ساڵ هاتووە پشکنینی کردووە پیاوەکە سفرە هەر ئیشی کردووە منە ئیشی کردووە لەبەرەوە من وەکو خۆم پێم خۆش نییە و هەموو نەخۆشەکانم پیان ئەڵێم باشترە یەکە مناڵتان ببێ یەک کێشێکی تریش هەیە ئەو کە خۆی 5 ساڵ منعەکە ئەنی بەرگری ئەکە لە هین کە یەت ئەیوێ مناڵی ببێ بە 2 مانگ تووشی حاڵەتێکی نەفسی ئەبێت و بۆچی سکم نەبوو وانە هەمووی
سبب زۆر باشە. کە نەیبێت دوایی. ئاماژەت بۆ کردەوەی کە پێویستە پشکنین بکرێت بەڵام ئەم پشکنینە لە سەرەتای هاوسەرگیریەوە یاخود پێش هاوسەرگیری تا چەند گرنگە ئەمە هەندێک جار ئەکەوێتەوە سەر لایەنی ڕۆشنبیری و هۆشیاری کەسەکانەوەی کە ئەگەر خاتونێکمان هەبێت ئەگەر هاوسەرگیریشی نەکردبێت تا چەند گرنگە پشکنینەکانی بە شێوەیەکی زۆر باش ئەنجام بدات و لە دواییشدا کاتێک کە پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن ئەگەر بڕیاریش نەبێت لەوەی کە زوو مناڵیان هەبێت لە سەرەتاش ئاوێت پشکنینەکان هەردووکیان ئەنجام پشکنینەکە بێ پێش هاوسەرگیری بێ ئەگەر بێتە سەرڕاستی مەسەن کچێکە کاتە 18 ساڵ یان ئەبینی سووری ماگانەی نەبووە یان خۆ لە 12 ساڵێ بێ سووری ماگانەی هەبێت ئەبێ ئەو دایکە بزانێ بۆچی ئەو کچەی سووری ماگانەی نییە ئەبێ بڕوا بە دوایە بچێ بازێکی با عیلاج هەلە بێ و باسێکشی بێ بزانێت کە ئەمە کە هاوسەرگیری کرد ناتوانێت مناڵی ببێ هەمان شت ینی ڕم بێ بنسبت کوڕۆ فەرقەکەی هەبێت ینی کوڕ زۆربەی مەسەن ئەوانەی کە زۆر هۆرمۆناتیان تێکەچێ ئەبینی هەتا ماوەیەکی زۆر دەنگیان ناگۆڕێ ینی ڕیش و سمێڵیان بۆ نابێنی ئەو شێوازەی هێنیا لێ دەرناکە بێ زووتر ئەوە فەحز بکرێن بەس هیواش هەیە زۆر تەبیعیە هیچ کێشەی نییە کە فەحسی سپێرمەکە ئەکا سفرە زۆر جاری ئەگیرێ بۆ ڕێکانی بە هەچ هۆیەک بێت هۆکان بازە جارێک کەوتنە بە مناڵی هێلکە گونەکەی لەسەرەوەی ناتوتە خوارەوە لەبەرەوە پشکنین بۆ کوڕ بۆ کچ پێش هاوسەرگیری زۆر گرنگە لە ئێستادا ئەکرێ و پشکنینانە لە پێش وڵی زۆر بەکەمی زۆر بەکەمی ینی ئێتر نازانم ئەبێ دکتۆرەکان هەموو هەوڵمان بۆ ئەو شتە کە ئەنی بیکەن پێشتر ینی کوڕێک ئەگەر تۆ 100% بزانی مناڵی نابێ ئەبێ ئەو هاوسەرەی بزانێت نەکرێ ئەم بێنێت و ئەو بێنێت و لە لایەکێک نەمێنێ ینی شتەکان تەزبە قیچێکە هیچ عیب نییە ئەگەر کێک مناڵی نەبێ ینی زۆر شتێکی نییە ژیان بەس ئەوە نیە بەس هەر مناڵ ببێت یعنی بازەجاری بێ بزانێت خانمێک بێنێ کە ئەو خانمەش ڕازیە کە مەسەن ئەو کوڕێکەڵێ من مناڵم نابێ هەمان شت عکسیشەوە مەسەن ژنێک کە مناڵی نابێ کچێک ئێمە بەدایکی ئەڵین ئەمە ئەگەر هاوسەرگیری کرد تکایە پێیان بڵێ کە کێشەکەی چییە بۆ دوای تووشی کێشەیەکی تر نەبن ئەیاتی وڵە بۆچی قسەتان نەکرد و ینی زۆر باشە ئەوانە ضرورە باشە دکتۆرە لە هۆکارەکانان جلوبەرگ بە تایبەت جلوبەرگی تەستێک تا چەند هۆکارە بۆ ئەوەی کە ئەم کەسە تووشی نەزۆکی بێت لە داهاتوە ئەتوانین بڵین لە پیاوە زۆرە لە ژنە بەرحاڵ بۆیە توی هێلکەدانی ژن لە ژوورەوەیە لە ناو سکایە ئەوەی کە زۆر تەسیری لێکا گرمیە زۆر تەسیرێکا قەڵەویە ینی ئەو شتانە بەس بەنسبەت نێرینەوە هێلکەکان لە دەرەوەیە لەبەرەوە زۆر زۆر شت تەسیری لێ ئەکا بە تایبەتی مەسەرەن نزیک لە فڕن ئەوانەی کە زۆر لە نزیکن لە نانەوە ئەوانە ئەوانەی کە مەسافەیەکی زۆر ئەڕێن بە ترێلە هیوا هەیە 12 ساعت دانەبەزێت هیوا هەیە 20 ساعت هەر لێ ئەخڕن و ئەڕۆن هەر دانیشتووە لەبەر ئێمە زۆر جار یەکەم شت ئێمە کە ئەپرسین کە دوو هاوسەرین ئەڵێن ئیشەکە چییە بۆیە بزانین کە ئەوانە یەکێکە لە هۆکانە جلی تەسێک یەکێکە لە هۆکان قەڵەوی پیاو ئەویش دەورە بینێت لە پیاوە بەس ئەوە لە پیاوەڵم لە پیاوە زیاتر بۆچی مەبەستم لە ئەگەر کێشی زۆرە لە پیاوە زیاترێکە لە ژنە بە تایبەتی لە ژن زیاترە لە ژن زیاترەگە کێشی زۆر بێت بەرحەڵ ژن منطقەی حەوزی هەر بە تایبەتی قەڵەوترە وەکو پیاو نییە لەوێ ئەو چوری کە لەوێ کۆ ئەبێتەوانە ئەبێ بەهۆی ئەوەی کە تەسیرکە لەسەر هێلکەدانی بەزبوونی جلی تەسک و گەرمی و مەسافەی زۆر و هەر دانیشتن بۆ پیا زۆر تەسیری هەیە زۆر باشە هەندێک لە خانمانمان ئاماژەت بۆ کردەوەی کە ئەگەر کەسێک کێشی زۆر بێ بەڵام هەندێکیان بڕیاردەنەوەی کە ئەو چاوریەی کە لە ورگیانە هەیە دەری بکەن ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە بڵێن ئەم خانمە ناتوانێت دووگیان ببێت لێرە و لەوێ شتێکی وامان بیستووە نەخێر بۆ ینی ئەگەر لای پۆسێکشن کەونە دەوری نەبێت بەس ئایا ئەوە دەوری بینێ بۆ ئەوەی کە خۆی پێزائیفکە ئەو لای پۆسێکشن و ئەوانەی کە ئیکەنەوە خۆی پێجوانەکە بەس ئەگەر ئەو زۆر قەڵەو بێ بە ئام هەمووی قەڵەو بێ ئەڵێ چم ورگم مشکلەکەم بەس ورگەکە نییە مشکلەکە کە ئەو چوریە کە لە هەموو خوێنیایەتی کە زۆر کرد مقاومە ئینسولینی نیە ئەوانە مشکلەی ئەویان هەیە من پێڵم باشە تۆ ورگت بچووکەکەیتەوە ئەی گیانە هەمووی ئەو چوری کەلیگیان تا هەیە ئەو شەکرەی زۆرەی کە هەیە تیاتە ینی ئەوانە بێ علاجی تری بۆ بکرێ باشە دکتۆرە بۆ ماوەی کاریگەری هەیە کەسێک بۆ ماوەیەوە بۆی مابێتەوە کە نەزۆک بێت و مناڵی نەبێ زۆر بەکەمی مەسان مەرجنی ئەبینی بێکێکە 5 مناڵی هەیە کێک لەوانە دەرەچن بە زۆر ینی کەمە ئەو شتێک کە بڵین
هۆی وراسی بێت و بۆی ما بێتەوە هەیە لە باز عیلە و زیاترینیشی لە خزمایەتیایە. باشە دکتۆرە، ینی ئەوانەی کە هاوسەرەکەی خزمی خۆی. باشە کەسانێک هەن ئەڵێ سەردانی پزیشکمان کردووە و بە ژنەکەشیان و تۆ هیچ کێشەیەکی تەندروستیت نییە، پیاوەکەشان و تۆ هیچ کێشەیەکی تەندروستیت نییە، بەڵام مناڵیان نابێت، توانای دروستکردنی مناڵیان نییە. ئەمە بۆچی هۆکارەکە چییە؟ ئەنۆن نییە هۆکەوەی نییە. سبێک کە ئێمە ناتوانانی بیدۆزینەوەێت تێگەی ینی ئەسباب هەیە کە ئێمە ناتوانین کەواتە شتی وا هەیە دروستە هیچ هۆکارێک نییە. نەخۆشمان هەیە 20 ساڵەیە تۆ ئەڕوە بەس بۆیە ئەم بێنانی تر کە دروست بوو وەکو بلووریە یان وەکو تەلقیحە ئەو شتانەی کە ئێمە دائمە پێمان ئەڵێن نەخۆشەکان ئێمە بلووری ناکەین و خۆ ئێمە هێشتا گەنجین بەستی ئەفەن بلووری لەوان نییە کە تۆ ناتبێ من نەخۆشمان هەیە بلووریشمان بۆ کردو مناڵی بۆ دوای خۆی بە سروشتی مناڵی بێ بەس ئەو مەرحەلەیەت ئەبڕێ من دائما پێیان ئەڵێم ینی کوڕووبارێکە ئەم دوانە ناتوانم پڕێنەوە ئێمە بین بە پردێک بۆیان بەس ئێم پڕێنینەوە ینی کە ئێمە تۆکە خۆمان لە مێردەکە وەریگرین و لە ژنەکەیکە وەرگین و بیکەین بە مناڵ و بیگەڕێنینەوە زۆر جار ئەو خوانی کە ئێمە نەیزانین لە بلووریە دەرەکەوێ بۆمان ئەبینین ژنەکەی چ عیبینیە ئێمە هێلکەی لێ وەرەگرین هێلکەکانی هەمووی خراپە هیچ نابێ بە مناڵ یان ئەو تۆیە وەرەگرین شکلی زۆر باشە کەی خنە ناو هێلکەکە نیکە بە مناڵ ئەوانەی کە بێهۆییە کە نەزانراوە تا ئیستا لە عیلمە سەتاچلی لە عیلمە نازانن بۆچی نەزۆکی هەیە. زۆر باشە و هەندێک هاوسەریشمان هەیە کاتێککە بەیەکەون و هاوسەری یەکترین مناڵیان نابێت بەڵام ئەبین ئەم دوو هاوسەرە جیابوونەوە ژیانێکی دیکەیان پێکەناوە هەردووکیان خاوەنی مناڵن کەواتە ئەمە هۆکارەکەی ئەوانە شەر ئەو بێهینەکەیە کە نازانی بۆچی بازە جارێ نازانانی زۆر جار ئەمە زۆرتر لە خزمایەتیان ڕوئەیە یا بازە جارێ ئەبینی سکی بووە یەک بە دوایەکە و ئاگای لێ نەبوو هەر ڕۆشتووە ینی ئەب نۆرمەڵ ینی مناڵی سەقت دروست بووە زۆر جار ئەوە بووە کە جیابوونەتەوە بە زۆربەی ئەوە لە خزمایەتیە بە کە جیابوونەتەوە لە یەکتری هەر کەسە مناڵی بوو حاڵەتی نەفسیش تۆ بزانە ینی 160 علاقەی بە دەرونیەوە هەیە بۆ نۆزۆکی دکتۆرە بەڕستان لەگەڵەوەی پسپۆری نەخۆشەکانی ژنان و منداڵبوون و نەزۆکین لە چاندنی بلووریشە کارەکەن باشە بۆ خەڵک زۆر پێی خۆش نییە چاندنی بلووری بکات هۆکارەکە ئێمە چییە؟ نەزم بە شێوازێکی خراپ کە وایان لێگەیانون کە ئەڵێ کە هەر یەکەم زۆربیان نا زۆربانی سە بڕاستی ئەگەیان لەو شتەیە ئەڵێ من نایکەم لە بڕ ئەڵێن تۆی خۆت نییە ینی بۆچی تۆی خۆی باشکەواتە بەڕێزت ئێستا وەڵامێکمان بەرێ بۆ کەسانە کەوا بیرکەنەوە نەبێ وا بیرکەنەوە نەبێ باش بزانیان دوای بۆچی تۆی خۆی نەبێ خۆی تۆی هەیە بەس ناگات یان نایکا بە مناڵ بۆ خێزانەکەی لەبەر ئێمە بەو شێوازە وتم وەرەگرین لە خۆی وەرەگرین لە خێزانەکەشی وەرەگرین بە هەماشە تەنانەت ئەو کەسەی کەیەتە لای ئێمە تۆکە حازرەکە بۆ بلووری ئەبێ هە لەنەو مەرکەزەکە حازر بێ و بێ خۆشی بێ یعنی ئێمە ڕێگاناین بە هیچ نەوعێک کەس با بڵێ من پێم ناکرێ لە ناو خەستەخانە بەسەر چۆنەژوو شتی تایبەت هەیە بۆ خۆیان خێزانی لەگەڵ خۆیەتی ئێمە ناتوانین تۆ لە دەرەوە بێن و بێ ئەو تۆی کە ئێمە خۆمان لێشی وەرەگرین تەنانەت لەو ژوورەی تەنیشت خۆشمانە ئەبێ هیم بکواژۆ بکە کە ئەم تۆیە 100% خۆی تێنایەتی بۆ ئێمە و بە بەسمەشی پێەکەین ئێمە زۆر گرنگە بەڵێ خۆی ئەو دەربخات کەی خۆی نییە بەڵێ چۆن دەرەکە بشکێنەکەی خۆی نیە ئەوە بەس بە DNA مەبەستم ئەو کاتەی ئەو 5 دقەی کە بۆشمان ئەهێنێ ئێمە واژۆی پێەکەین ئەبێت تاکید کە کە ئەمە خۆی خۆیتی هێ نابێتی یعنی ئێمە زۆر گرنگە لە لامان نەک ئەوان بترسن بڵێ تۆی خۆی نەبێ ئێمەش ئەترسین کەسێک تۆی خۆی نەبێ بهێنێ بەعکسەوە ڕێژەی سەرکەوتنی چەندە دکتۆرە؟ ئەمێن تۆ سەر تەمەن وەزعی تۆکی پیاوەکە هێلکەی ژنەکە زۆر گونجاوە باشترین تەمەن 18 بۆ 35 لە پیاوەکە و لە ژنەکەش هەردووکانیان لە پیاوەکە بەرزتر بێ ئەبێت بەس پیاویشە تا 55 ساڵ دوای 55 ساڵتر تۆکانی زۆربەی سەقە دەرەچێت بەس ئەو لە تا 35 زۆر باشە ئێمە بەعکسەوە وازی لێ هێن هەتا ئەگاتە چلەکان ئەنجایان بۆ بلووری بۆی نسبەتی نەجاحیان ئەبێ بە نیو زۆر کەمە بێتەوە زۆر باشە دکتۆر لە کۆتاییە چارەسەرێکمان پێ بڵێیت باشە چارەسەر بۆ کەسانی کە هاوسەرگیریان نەکردووە و ئەو پرۆسەیە لە بەردەمیانایە بەڵام بۆەوەی کە نەچنە ئەو حاڵەتەوە تووشی ئەوە نەبن کە پێی وترێن نەزۆکی گرفتێکت هەیە لە دروستبوونی مناڵە
ئەبێ شێوازی ژیانی چۆن بێ بەگشتی لە خواردنە لە خەوتنە لە وەرزشکردنە پێویستە ژیانی ئەم کەسە چۆن بێ ئەم ژیانی ئەم کەسە بێ لە پێش هاوسەرگیری دەست پێ بکە پشکنین بە تەواوەتی بۆ هەردووکیان باری تەندروستیان باش بێ ئەگەر هیچ کێشەیەکیان هەیە خزمایەتی یا ئەگەر خۆشیان ئەگەر خزمن و کەسێکیشیان هەیە لە برا خوشکیانە مناڵی سەقەتی بووە ئەوە ئەبێ فحص پشکنین بکرێن یەکێک لە فەحسەرە گرنگەکان پێش هاوسەرگیری تەلەسیمیایە تەلەسیمیا زۆر گرنگە زۆر جار ئەبینین مناڵی ئەبێ و تەلەسیمیا مێجەرە و وەڵا ئەو فەحسەمان نەکردو ئێمە ئەبینی هەردووکیان هەڵگیری تەلەسیمیان ئەوە ئیسا چەنە ئیسەمە وازەم قانونە لای خۆمان عقدەکە ناکرێبێ ئەوە پشکنینەکە بەزەجانە بی لە دەرەوە کردوێتیە لە شوێنێکی دوورترە نەیکردەوە زۆر ضروریە ستایلی ژیان دوورکردنەوە لە جگەرە و لەو شتانە بە زۆری ڕاضەکردن و کە ئەشنە بواری هاوسەرگیری ئەبێ پشکنینی سەرک ئەڵێ من 3 ساڵ ناتوانم من تەلەبە مناڵم ببێ مێردەکەم هێشتا بارەکەی باش نییە ئابووری مشکلێ نییە بەس وەرن پشکنینێکی یەکەم بکەن ئەو دکتۆری پێتان ئەڵێ ئایا تۆ توانی مەناکەی ئەوەنە ساڵ یا ناتوانانی مەناکەی زۆر باشە لە کۆتاییە ئەگەر بەس ئەومان بۆ دووبارەکەی تەوانێ وردەکیسی سەر هێلکەدان ئەگەری هەیە بچێتە قاڵبی ئەوەی لەوەی کە ئەو کەسە نەزۆک بێت ئەو کەسە نەزۆک نابێت بەس ئەو کەسە زۆر بەدرەنگی سکەکە و پێشم ئەنی کە باسیشم کرد کە زۆر گرنگە بوو ئەوەی کە پێڵێن ڕزیستەن ماوەیەکی 5 ساڵ عیلاجی ئەەکەی ئەوە بواری بلووریەکە زۆر باشە بۆی و قەتیش ناخێنە قاڵبی نەزۆکیەوە ئەمە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووانە خوازین زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەمەدەبوونت